بۆچی یاریزانان و ڕاهێنەرانی تۆپی پێ بنێژ بەکاردەهێنن لە کاتی یاریەکاندا؟ یاریزانانی تۆپی پێ لە یاریەکی ئازبەرزی جیهاندا مەودای دوور لە یاریگادا دەبڕن، بە تێکرای مەودای 10-11 کیلۆمەتر لە هەر یاریەکدا دەبڕن. ئەم بڕاوزەیەکی زۆر بەکاردەهێنێت و دەبێتەوەی ئاڕەخکردنەوەیەکی زۆر. لە ئەنجامی ئەم ڕاکردنە دەمی یاریزانەکان زۆر وشک دەبێتەوە و جەستەیان لە کاتی یاریەکەدا ئاوێکی زۆر لەدەستدەدات. بە گوێرەی تێژنەوەیەکی گۆڤاری ساینس ABC کاتێک بنێژ دەتوێت دەمت لیگ بەرهەم دەهێنێت، کەنزیمەکانی تێدایەوە بۆ هەرسکردنی خۆراک. ئەوەش سلمێنراوە لە 99 لیکی دەم و ددان لە ئاو پێک دێت. ئەمەش ڕێگری دەکات لە وشکبوونەوەی دەم. ئەمەش یارمەتی یاریزانەکان دەدات بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ئاوەی کە جستەیان پێویستی پێێتی لە کاتی یاریەکاندا. هەروەها بابەتێکی تری زانستی لە کتێبخانەی نیشتیمانی پزیشکی باسی کاریگەری بنێژ دەکات. کەجگە لە سوتاندنی چەوری لەش 3 سوودی گرنگی تری هەیە. یەکەم زیادبوونی چالاکی مێشک. بنێشت چالاکی مێشک زیاد دەکات، چونکە دەمارەکان پەیامی بەردەوام و دووبارە بۆ مێشک دەنێرن، بە یەوابی دەکرێتەوە لێدانی دڵ و پەستانی خوێن باشتر دەکات. تەنانەت کاریگەری هێورکردنەوەی دەرونی و کەمکردنەوەی فشار بەرهەم دەهێنێت. بۆ ڕاهێنەرانیش دەتوانرێت یارمەتی دەربێت لە کاردانەوەی بەرامبەر گۆڕانکاریەکانی ناو یاریەکە. دووەمیان پژ و درێژیە، کەوا دەکات یارمەتی دەربێت زیاد لەنەوە خولە قورگ و دەم بەشێداری بهێڵدرێتەوە و لە کاتی کەشی گەرمدا یان قسەکردنی زۆر بێزار نەبێت و وشک بوونەوەی دەم ڕوونەدات. سوودی سێم و کۆتاییش کەمکردنەوەی فشاری دەرونی و دڵەڕاوچێ. هەروەها توانای چڕکردنەوەی دەمارەکان بە یاریزانان و ڕاهێنەران دەبەخشێت. لەبەر ئەوە لە سەرانسەری جیهان دەبینین یاریزانان و ڕاهێنەران بنێژ بەکاردەهێنن، تەنانەت لەلای هەندێکیان وەک خۆیەکی لێ هاتووە و وەک چەکێکی گەرەنگ دەبینن و بەبێ بەکارهێنانی ناچنە ناو یاریگاوە. تۆش پێمان بڵێ تا ئێستا هەستت بە کاریگەری باشەکانی بنێژ کردووە یاخود نا؟